چی بۆ ئەوەی کە ئەمڕۆ لێنە بەشەکەی ئێوەدا لێرە ئێمە تەنها داوای مافەکانی خۆمان کرد، بەڵام ئەوان بە چاقی شەقمانتی هەڵدەدەن. ئاخر بە چاقەیە ئەوە کەی قانونە؟ تۆ شەقت لێ هەڵدراوە؟ هاوڕێکان هەموو شەقیان لێ هەڵدراوە، پاڵمان پەیوەندراوە، یعنی ئەوە یعنی قسەی وایان پێ ماوەتووەکە. چەند کەستان بریندارە لێ؟ دیارە خوێندکارە نەیتوانی قسە بکات، خوێندکارە نەیتوانی قسە بکاوەی کە بینی تا خوێندکارەکە توانای قسەکردنی نەبوو بورایەوە. بەڵێ من دەگەڕێمەوە لای سوودێ دەگەڕێمەوە لایەوە. بەڵێ هێرش قەدر پامنێری NRT لە هەولێر سوپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بەڕێزان ئەوەی کە دەیبینن دیمەنی خۆپیشاندانی و خوێندکارانەی کۆلێژی پزیشکیە لە شاری هەولێر کە ئەمڕۆ خۆپیشاندانیان ئەنجام داوە، بەڵام پێشتر داواکاریەکانیان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا کردووە کە کۆلێژەکان جیا بکرێتەوە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرش کراوەتە سەریان و بە خراپترین شێوە بەو پێی کە خۆیان ئاماژەی پێەکەن بە قۆناغە تفەنگ و بە شەق و بە لێیان لەگەڵیان ڕوبەڕوو بوونەتەوەوە. لە ئێستاە ژمارەیەک لەو خوێندکارانە لە بەردەم بینایی زانکۆیان بەردەوامن لە خۆپیشاندان و مانگرتنەکانیان. ئەوەی کە بینیتان دیمەنی یەکێک لەو خوێندکارانە بوو کە بەهۆی دابەزینی زەختی خوێنی یا ئەو گوشارەی کە کەوتووەتە سەریان تووشی حاڵەتێکی نەخوازراو بوویەوە. لەلایەن ژمارەیەک لە هاوڕێکانیەوە یارمەتی درا بە ئەوەی کە ڕەوانەی خەستەخانەی بکەن.